هێزە داکۆکیکارەکانی شار واتە هێزە بەرگریکارەکان ئاویان نەکردە خەندەکەکەوە، ئەمەش لە بەردوو هۆبوو. یەکەم، خەندەکەکە نزیکەی 6 مەتر پان بوو، لە هەندێک شوێنیشدا ئەگەشتە 80 مەتر. پڕکردنی لە ئاو شتێکی ئاسان نەبوو. ئاوی ڕووباری نڤا کە بەناو شاردا ئەڕۆشت بەسەر خەندەکەکەدا زاڵ نابوو، هەروەها لە دەریاشەوە پڕ ناکرا. لەبەر ئەمە ناچار ئەبوون لە ئاوی خواردنەوەی ناو شارەکە خەندەکەکە پڕ بکەن، کە ئەمەش کارێکی زۆر گران بوو، چونکە خەڵکی شاری بێ ئاو ئەبوون. لەو هاوینەدا جگە لە مەینەتی شەڕەکە دووچاری چەندان جۆر نەخۆشیە بوون. دووام، لەبەر ئەوە بوو ئەگەر پڕ بکرایە لە ئاو دژمن بە ئاسانی ئەیتوانی پردی بەسەردا ببەستێ و بەسەریا بپەڕێتەوە بۆ ناو شارەکە. بەڵام پڕینەوە لە خەندەکێکی بێ ئاو کارێکی زۆر گران بوو. دیوارەکانی خەندەکەکە وەکو کۆڵەکە وەستا بوون، تەنانەت پشیلەش بە ئاسانی نی ئەتوانی بەسەریا سەرکەوێتە سەرەوە. جگە لەوەش چەندان سەنگەری پاشکەوان کە بەسەر خەندەکەکەدا ئەیان ڕوانی دروست کرابوون و بەو هۆیەوە سوپای ئەڵمان توانای نەبوو پێ بخاتە بەناو خەندەکەکەوە. جگەلەوە لەو هۆیانەی لەسەرەوە باسکران، دوای ئەوە کە گەمارۆدانی شارەکە درێژەی کێشا و زستان هاتە پێشەوە، دەرکەوت کە ئاو نەکردنە خەندەکەکە کارێکی ئاقڵانە بوو، چونکە ئەگەر خەندەکەکە ئاوی تیا بوایە زستان ئەبووە سەهۆڵ و بە ئاسانی دژمن بەسەریا ئەپەڕایەوە بۆ ناو شار. لەشگری ئەڵمان دوای ئەوە لە هەموو ناوچەکانی ئەوروپا سەرکەوت، کاتێک بەو خەندەکە گەشت نەیتوانی بڕوات بە پێچەوانی نەخشەی ئەڵمانەکان پەلامارەکەیان بۆ سەرشاری لینینگراد و وەکو خۆی ئەیانویست داگیرکردنی وەستا. لەگەڵ بۆشدا لە هەموو ناوچەکانی ترا سەرکەوتوو بوون، تەنانەت گەشت بوونە ڕووباری ڤۆڵگا و پێیان نابووە شاری تزراری زین کۆن کە لە دواییدا ناونرا بە ستالینگراد. بەڵام هەرچەند هەوڵیاندا نەیانتوانی بچن ناو شاری لینینگراندەوە. لە کاتی هەڵکردنی خەندەکەکە زۆر جار ئێسقانی مردوو لە ژێر خاکەوە دۆزرایەوە. هاوڕەکانم ئەیانوت شاری بگرسپۆرک لەسەر ئێسقانی ئەو کرێکارانە بوونیاتنراوە کە لە کاتی کردنەوەی شارەکەدا مردوون. دوای ئەوەی پەلاماری گشتی ئەڵمانەکان دەستی پێکرد، ئەمانوت ئێمەش ئەمرین و جارێکی تر لەسەر ئێسقانی ئێمە شارەکە بنیاد ئەنرێتەوە. سەرۆشی بنەماڵە ئاینەکان یانێکێتی مەزهەبەکان چەندان نووسراویان بە دیوار و شوێنە گشتەکانە هەڵواسی بوو، تیایاندا نووسی بوویان ڕۆژی ڕاپەڕینە. مەسیح لەسەر شە بەرزەکان وەستاوە، خۆتان بۆ پێشوازی مەسیح ئامادە بکەن. تۆبە بکەن لە خواوە پاڕێنەوە، بەڵکو خواوەند بتان بەخشێت. هەندێک جاریش ئاگادارینامە بە ناوی سەرۆشی ئەنجومەنی شارەوە دەرەچوو، داوای لە خەڵک ئەکرد چاوەڕوانی سەرکەوتن بن. خەیار و تەماتە و پەتاتە و نان و شەکر و چاو هەموو جۆرە ئازوخەیەک تا ڕادەیەک لەو کاتدا زۆر بوو، بەڵام گۆشت نەبوو، یان ئەگەر هەبایە زۆر دەگمەن بوو. خەڵکی شار لە جیاتی گۆشت، تەماتە و بیبەریان پێکەوە ئەبرژاند و ئەیان خوارد، تا کۆتایی مانگی تەمووز نە هەز بە پرسێتی ئەکرا و نە بە کەمی ئازوخە لە ناو شاردا. لە سەرەتای مانگی ئابی ساڵی 1940دا گۆشت زۆر نایاب بوو، تەنانەت بە هیچ جۆرێک و لە هیچ لایەکی شاردا دەست ناکەوت. دوای ئەوەش دەستکەوتنی نانی ڕۆژانەش کەم بووەوە. بەڵام دانەوێڵا بە تایبەتی ماش و نیسک و پەتاتە هێشتا زۆر بوو. لە نیوەی یەکەمی مانگی ئابدا دانەوێڵەش بەرەبەرە کەم بووەوە. بە جۆرێک لە کۆتایی ئابدا گەشتە ڕادەیەک نە پەتاتە و نە تەماتە و نە ماش و نیسک، تەنانەت هیچ جۆرە دانەوێڵەیەکی تر دەست ناکەوتن. یەکێک لە مامۆستایانی دانشگا ئەگەر چی بەتەمەن زۆر پیر بوو، خەریکی سەنگەر هەڵکەندن بوو لەگەڵماندا. ڕۆژێک لە کۆتایی مانگی ئابدا کاتێک کە مەنجەڵێک نیسکێنەمان لێنا بوو، خەریکی نان خواردن بووین. لە ناو سەنگەرەکاندا گوتی: کوڕەکان، نرخی ئەم نیسکێنەیە بزانن، وەکو من هەست ئەکام ئەمە دوانیسکێنەیە کە ئەیخۆین. کە نیسک تەواو بوو، ئینجا دەستکەوتنی نان بەشی ناکردین و تێرمان پێ ناخوارد. ئیتر لەو ڕۆژە بەدواوە نیسک و ماش و هیچ جۆرە دانەوێڵەیەکی تر لە شاردا نەما، تاکو لێ بنرێن. یەکەم جار لە مانگی ئەیلولدا هەستم بە پرسێتی کرد. خەڵکێکی زۆری شۆک و من برسی بوون.
بە شوێن خواردن داگەڕان. وتیان لە یەکێک لە شەقامەکانی شاردا هەموو جۆرە خواردنێک هەیە، تەنانەت گۆشتی گاش ئەفرۆشن. ڕۆشتم بۆ شەقامەکە، لە یەکێک لە دوکاندارەکانم پرسی، ئەی شووتی هەموو شتێکم هەیە بەڵام بە زێڕی فرۆشم. وتم ئەی بۆچی بە ئەسکەناس نایفرۆشی؟ وتی ئەسکەناسی ڕووسی ئەیویش وەکو مناتی ترازیەکانی لێ دێت و بەهای نامێنێت. لە یەکەمین جەنگی جیهانیدا هیچ کەس بە بیریدا ناهات کە مناتی ترازی دووچاری نوشستیە بێت و لە بازاڕەکانی ناوخودەرەوەدا بەهای خۆیە دۆڕێنێ. بەڵام لە دوایی داوای لێهات بچووکترین ئەسکەناسیان بە 500,000 منات ئەفرۆشت. ئیتر لەو کاتەدا تێگەشتم کە بازرگان و دوکاندارەکان لە دواڕۆژی ئەسکەناسی و ڕووسی ئەترسن و لەو باوەڕەدان ئەویش نرخی نامێنێت. مامۆستایەکی دانشگەکەمان کە بیستی لە بازاڕی ڕەشدا پارەی ئەسکەناسی ڕووسی وەرناگیرێت وتی ئیتر نامەوێت بژیم، بەڵام ئەگەر لەگەڵ ئەوەشدا دڵنیاییتان ئەەکەم کە وڵاتەکەمان بەسەر شەڕا و ئەباتەوە و نادۆڕێنێ و سەرکەوتوو ئەبێت و هەر سەر ئەکەوین. لە سەرەتای مانگی ئەیلولدا برسێتی و پەلاماری ئەڵمانەکان هەردووکیان بە یەکجاری و لە هەموو لایەکەوە دەستیان پێکرد. هێزی زۆری دژمن لە ڕۆژئاوای شارەوە زۆر بەتوندی پەلاماری شارەکەیان ئەدا. هەر چۆن بوو ئەڵمانیەکان توانیان بەهۆی تانک و چەکی قورس و زرێپۆشەکانیانەوە ئەو سەنگەرانە بگرن کە لە دەرەوەی شار هەڵکەندرا بوون. لە سەرەتاوە ویستیان پرد بەسەر خەندەکەکەدا بە دەوری شاردا ببەستن، بەڵام ئەو دەستە سەربازیانەی هاتبوون بۆ بەستنی پردەکە هەمویان کوژران. پاش چەند ڕۆژێک هەموو ئەو لاشە کوژراوەی ئەڵمانەکان لەسەر خەندەکەکە کوژرابوون بۆگەنیان کرد. ئەڵمانەکان نیان نەتوانی لاشەی سەربازە کوژراوەکانیان لە خەندەکەکە دەربکەن و بیان بنەوە. دوای ئەوە لە بەستنی پێر دڵنیا بوون کە بۆیان نابەسرێ و توانای ئەم کارەیان نییە. اینجا ویستیان دیواری پشتیوانی خەندەکەکە بشکێنن، بەڵام لە سەنگەرەکانی پشت خەندەکەکەوە درانە بەر دەستدرێژی ژمارەیەکی زۆریان کوژران و زۆریان لێ بریندار بوو. ئەوانی تریشیان هەڵاتن و پاشەکشیان کرد. لە کاتێکدا ئەڵمانەکان لەبەری ڕۆژئاوای شارەکەەوە خەلیکی خۆدەرخستن و خۆڕێکخستن و پەلاماردان بوون. ئێمەش لای ڕۆژهەڵاتەوە خەریکی هەڵکەندنی خەندەک و دروستکردنی سەنگەر و قایمکردنی دیواری سەر خەندەکەکە بووین. دوای ئەوە خەندەکەکە لە هەموو لایەکەوە هەڵکەندرا و بە ئەندازەی پێویست تەواو بوو. ئەو کاتە خەڵکی شار هەموو دڵنیا بوون کە ئیتر دوژمن ناتوانێت لە ناکاو دزە بکات و پەلاماریان بدات و سەفەریان پێ ببات. ئەڵمانەکان زۆر جار تاکتیکی تازەیان بۆ پەلامار بردن دا ئەناو ئەیانویست پەلاماری شارەکە بدەن و شارەکە داگیرکەن و دەست بەسەر هەموو ئەو کارخانە و فابریقە بازرگانی و دامەزراوە ئابوووریانەیە بگرن کە لە شارەکەدا بوو. بەڵام هەموو جار تێک ئەشکان. لە دووەم ڕۆژی مانگی ئەیلولدا لەشگرێکی زۆری چەتربازی ئەڵمانی لە ناکاو لە پشت سەنگەرە بەرگریکارەکانەوە دابەزین، بەڵام بێ ئەوەی بتوانن هیچ ڕواڵەتێکی شەڕەکە بگۆڕن هەموویان کوژران. ئەڵمانەکان چونکە بەر لەوە چەند شوێنێکیان بە ڕێگاری چەتربازی داگیر کرده بوو، بەوە دەستخەڕۆ بوون و ژمارەیەکی زۆر مرۆڤی موقەبا و پلاسیکیان لە شێوەی مرۆڤ بە چەتر لە پشتی سەنگارەکانەوە دابەزاند بۆ ئەوەی خەڵکی شارەکە بخەڵەتێنن. بەڵام هێزە بەرگریکارەکان هەڵ نەخەڵەتان لە یەکەم پەلاماردا بۆ سەر چەتربازەکان هەمویان کوشتن. دوای ئەوە ناوبەناو چەند جارێکی تر ئەڵمانەکان هێزی چەتربازیان لە پشت سەنگەرەکانەوە دابەزان، بەڵام هێزە بەرگریکارەکان دەم و دەست لەسەریان ئامادە بوون و لە نیاویان ئەبردن. لە واقعدا لە شەڕی پۆڵەندا و لهستان مانگی ئەیلولی ساڵی 1939 لە شەڕی فەڕەنسا لە مانگەکانی مایس و حوزەیرانی ساڵی 1940 شەڕی دورگەی کرد لە ساڵی 1941 هێزە چەتربازەکانی ئەڵمان سوودێکی زۆریان لە چەند پەلامارێکی کتوپڕ وەرگرت و توانیان بۆ هۆیەوە هێزەکانی دژمن لە ناو بەرن، بەڵام ئەم تاقیکردنەوەیان بۆ گرتنی شارەکە بۆ نەچوە سەر.
دوای ئەوەی کە ئەڵمانەکان تێگەیشتن ناتوانن بە ڕێگای هێزە چەتربازەکانیانەوە بچن ناو شاری لینینگرادەوە، جارێکی تر باری تاکتیکی شەڕیان گۆڕی و بە تەواوی ئەڵقەی گەمارودانەکەیان تونتر کرد. بەو نیازە تاوەکو لە ڕێگای نەبوونی خۆراک و ئابڵوقەی ئابووری و برسێتیەوە خەڵکی شار و هێزە بەرگریکارەکان لەناو بەرن. تا ڕۆژی 25 مانگی ئەیلولی ساڵی 1940 ئێزگەی ڕێگای ئاسنی مگامان بەدەستەوە بوو، لەوێوە بە ڕێگەی ئاسن داهاتووشۆمان ئەکرد و پەیوەندیمان لەگەڵ ناوچەکانی تری وڵاتدا هەبوو. بەڵام ڕۆژی 25 مانگی ئەیلول ئەڵمانەکان پەلاماریان بردە سەر ئێزەکە و داگیریان کرد و سەرجەمی پاسەوانەکانی ئێزەکەشیان کوشت. لەو کاتەوە ئیتر بە تەواوەتی ئەڵقەی گەمارۆدانە شار تونتر بوو. ئیتر لەو کاتە بە دواوە توانامان نەما هیچ جۆرە خۆراکێک لە دیوی دەرەوەی خەندەکەکەوە بهێنین بۆ ناو شار و بە تەواوی هەموو جۆرە پەیوەندێکی هاتوچۆکردنمان لەگەڵ دەرەوەدا پچڕا. لیژنەیەک بۆ سەرژمێری ئازوخەی ناو شار و سەرپەرشتیکردنی بەکارهێنانی ڕێکخرا کە یەکێک لە ئەندامەکانی ئەو لیژنەیە فەرماندەی بەرگری شارەکە بوو، ئەوی تریان سەرۆکی شارەوانی بوو لەگەڵ چەند کەسێکی تر. ئەم لیژنەیە پاش سەردانی سایلۆکان بۆی دەرکەوت کە 4 ملیۆن کەس لە ناو شاردا هەیە و تەنیا 6,000 تەن گەنمیش لە سایلۆ و هەمارەکانی دەوڵەتدا هەیە. واتە ئەگەر هەرێک لە دانیشتوانی شار ڕۆژی 9 کیلۆ نان وەربگرن، ئەو کاتە بەشی تەنها 12 ڕۆژی خۆراکی شارەکە ئەکات. ئەگەر زیاد لەو ڕادەیە گەنم و خۆراک لە شارەکەدا هەبایە، مەترسی برسێتی ئەوەندە نەئەبوو. ڕەنگ بێ هەندێک کەس لە ماڵەوە هەندێک گەنم یان شەکر و چاو خۆراکی تریان هەبوو بێ، بەڵام ئەوە بە ئازوخەی شاردا نەئەنرا. باری شەڕ لە هەموو بەرەکانی شەڕدا وەکو یەک خراپ بوو. ئەڵمانەکان زۆر بە گورجی سەرکەوتنیان بەدەست ئەهێنا. هەندێک لەو باوەڕەدا بوون ئەڵمانەکان بەر لە تەواوبوونی زستان هەموو شارەکانی تری وڵات داگیر ئەکەن و لە لای خوارەوەشەوە ئەگەنە ڕووباری ڤۆڵگا. هەندێکی تریش لەو باوەڕەدا بوون ئەگەر هەر چۆنێک بێت هەندێک لە شارە گەورەکان خۆیان ڕائەگرن، بەڵام زۆربەی خەڵک بە تەواوەتی لەو باوەڕەدا بوون کە هەرگیز ئەڵمانەکان ناتوانن گەمارۆدانەکانی شاری لینینگراد بشکێنن. هەندێکیش تا ڕادەیە گەشتبین بوون، ئەیانوێت لەم بەهارەدا کە بەفر سەهۆڵەکان توانەوە دەوڵەت شارەکەمان لە گەمارۆدانی دوژمن ڕزگارەکات. لەو کاتەدا ژمارەی دانیشتوانی شار 4 ملیۆن کەس بوون. هەر بۆ ماوەی 9 مانگ 600,000 تەن گەنمی پێویست بوو تاکو دەوڵەت بتوانێت ئەو گەمارودانە بشکێنێ. ئەگەر لە ماوەی 9 مانگدا هەرێکێک لە دانیشتوانی شار ڕۆژی 9 کیلۆنانی پێ بدرایە، ئەوە 540,000 تەن گەنم هەبایە ئینجا بەشی ئەکرد. لە هەمارەکانی دەوڵەتدا جگە لەو 6,000 تەن گەنمە هیچ جۆرە دانەوێڵەیەک یان شەکر و چا یان هیچ جۆرە خۆراکێکی تر نە لە سایلۆکانی تر نە لە سایلۆکانی دەوڵەت و نە لە بازاڕەکاندا نەبوو. لە مانگی ئەیلول بەدواوە جگە لە نانی وشکی هیچ جۆرە خواردنەمەنێکی تر نەما. ئەگەر لە کاتی خۆیدا هەمان پەتاتە و ماش و نۆک و نیسکەی ناوچەکانی دەوروبەری شار کۆ بکرابانەوە بەڕێک و پێکیدا بەش بکرانایە، بەرگری لە برسامردنی 3 ملیۆن و 600,000 کەسی خەڵکی شارەکەی ئەکرد. ئیتر بەو جۆرە نەئەبوو کە لەسەر ژمارەی 4 ملیۆن کەس دانیشتوان و 3 ملیۆن و نیویان لەسەر ماو لە برسانە بمرن. گوناحی ئەماش لە ئەستۆ لێپرسراوانی ئەو سەردەمی شاردا بوو کە چارەنووسی ئەم خەڵکیاندایە دەست سروشت. دوای ئەوەی سەرژمێری هەموو ئازوخەی شارەکە کرا، بڕیاردرا هەر کەسێک ڕۆژی 150 گرام نانی بدرێتێ، لەبەر ئەوەی لە ناو شاردا هیچ جۆرە خواردنەمەنیەکی تر نەبوو. خەڵکی ناچار بوو بە 150 گرام نان قەناعەت بکات تا ئەو کاتەی خەڵک بە هیوای ئەوە بوون خواردەمەنی تریان دەست بکەوێت. مەترسی ئەوەندە نەبوو، بەڵام کە دڵنیا بوون ڕۆژی 150 گرام نان زیاتر هیچ خۆراکێکیان دەست ناکەوێ، ئەنجا ترسان. تەنانەت ئەو کەسانی لەبەر قەڵەوی دووچاری نەخۆشی فشاری خوێن بوون و تەنیا ڕێگای چاکبوونەوەیان پارێزگاریکردن و برسێتی بوو، ئەوەندە برسیان بوو هەموو دووچاری نەخۆشی برسێتی بوون. ئێمە لەو کاتە نەمان ئەزانی ئەو 150 گرامانە ئەبێتە 100 گرام و اینجا ئەبێتە 75 و دواتر ئەبێتە 50 گرام تا ئەو کاتەی بە یەکجاری نامێنێ. وردە دەنگ و باس لە شەردا بڵاو بووەوە
کە دەستنەدەی ڕۆژانەی نان و لەو ڕادەیی ئێستا کەمترە بێتەوە، خەڵک بە گورجی باوەڕیان بەم جۆرە هەواڵانە ئەکرد لەبەر ئەوەی زەمینی باوەڕکردن بە کەمبوونەوەی دەستنەدەی نان زۆر لەبارا بوو. ڕۆژی دوایی دەستنەدەی نانی ڕۆژانە بوو بە 100 گرام بۆ ئەوەی خەڵک ورد بەردەرەوە و خۆراگر بن. لێپرسراوانی شار ئەوەیان ڕاگەیاند کە لە 2 ڕۆژدا دەستنەدەی نان لەم ڕادەی ئێستا کەمتر ئەبێتەوە. ئەمە لەو کاتەدا بوو کە یەکەم جار هەوری پاییز بەری ئاسمانی گرت. لەو کاتەدا ڕۆژنامەکانی شار بەردەوام بوون لە دەرچوون، چونکە دەستگای کارەبا کاری ئەکرد و ڕادیۆش هەبوو. خەڵک بەهۆی ڕادیۆ ئاگاداری هەموو هەواڵەکانی ناو شارەکە ئەبوو، بە تایبەتی هەواڵی کەمبوونەوەی دەستنەدەی نانی ڕۆژانە کە لە هەموو شت زیاتر باس دەکرا و ئەهمیەتی ژیانی هەبوو. یان لە ڕۆژنامەکانە ئەیان خوێندەوە مەسەلەی کەمبوونەوەی دەستنەدەی ڕۆژانەی نان کارێکی زۆری کە دەسەر گیانی خۆراگرانەی خەڵک. لەو باوەڕەدا نیم تا ئەو ڕۆژە خەڵک دەستی بە خواردنی گۆشتی گیانلەبەرە حرامکراوەکان کردبێت، وەکو کێر و سەگ و پشیلە و بەڵام کە دەستنەدەی نان بوو بە 100 گرام لە ڕۆژێکدا، خواردنی سەگ و پشیلە و گیانلەبەرە حرامکراوەکانی تریش شان بەشانی ئەو کەمبوونەوەیە دەستی پێکرد. نەک زۆربەی خەڵک، بەڵکو تەواوی خەڵک بە زۆری هەر بیریان لە خواردنی ئەکردەوە. زۆر جار بیرم لە ڕابردوو کاتی ئاسایی ژیانە کردەوە کە چۆن لە چێشخانەی ماڵەوە کاتێک مناڵ بووم دایکم چەندان جۆر خواردنی بۆ ئامادا کردم و منیش بیانوم ئەگرت، یان نەختێک گۆشت و پەتاتە و ماشم ئەخوارد و ئەڕۆشتم. لە بیرم دێت زۆر جار دایکم گلەی لای دراوسەکانمانە کرد، ئەیوێت ئاناتۆڵ خواردنی پێ ناخورێت، ئەترسم لەم شت نەخواردنە دووچاری نەخۆشیەک بێت. تاو ڕۆژەی کارەبا ئیشی ئەکرد، ڕادیۆ هەبوو، ئاگاداری هەواڵەکانی ناوخۆ و دەرەوە بووین. ڕۆژنامە هەبوو، خەڵکی بەهۆی ڕادیۆ و ڕۆژنامەوە لە هەواڵی شەڕ ئەگەشتن و باسی شەڕیان بۆ یەکتریەک جێڕایەوە. هەر لەو ڕۆژانەدا بەهۆی نەبوونی کەرەستەی سوتەمەنی دەستگاکانی کارەبا لە کار کەوتن و کارەبا وەستا، ڕادیۆ لە کار کەوت، ئیتر ڕۆژنامە دەرنەچوو. هیچ جۆرە هەواڵێکی شەڕمان لە هیچ لایەکەوە پێ نەگەیشت. ئەگەر ئێمە لە هەواڵی بەرەکانی تری شەڕ ئاگادار بووینایەوە، بەو ڕادەیە ناترسین، لەبەر ئەوەی مرۆڤ هەرچەندە برسی بێت، ئەگەر ئاگاداری هەواڵی ناوخۆی خۆی و دەرەوەی وڵاتەکەی بێت، خۆی ئەوەندەی ورێدا نابەزێت و بەرنادات. بۆ نمونە ئەگەر کارەبامان هەبایە و ڕادیۆ کاری بکردایە، هەواڵی ئەومان ئەزانی کاتێک ئەڵمانەکان پەلاماری وڵاتەکەیان داین، دەوڵەتی ئینگلیز بڕیاری داوە لە ڕێگای ژوورەوەی ئەوروپاوە ئازوخە و چەک و هەموو جۆرە مەکینەیەک بۆ رووسیا بنێرێت لە ڕێگەی بەندەری مورمانسک کە کەوتووەتە لای ژوورەوەی وڵاتەوە و پێمان ئەگات ئەگەر هەواڵی ئەومان بزانایە کە یەکەمین کاروانی کەشتی ئینگلیزەکان لە ژووری ئەوروپاوە هاتووە و گەشتۆتە بەندەری مومارنسک، ئێمەش خۆڕاگرتر و ورە بەرزتر ئەبووین و هیوامان بە 2 ڕۆژمان گەشتر ئەبوو. ئێمە لە سەرەتای شەڕەکەدا ئەوەمان بیست بوو کە دەوڵەتی ئینگلیز یارمەتیمان نادات، بەڵام دەستگا ڕاگەیاندنەکانی خۆمان ئەوەندە بەخراپ باسی دەوڵەتە سەرمایەدارەکانیان کردبوو، بڕوامان ناکرد دەوڵەتێکی سەرمایەداری وەکو ئینگلیز ڕاستمان لەگەڵدا بکات و یارمەتیمان بدات. ئەگەر چی لە یەکەمین جەنگی جیهانیدا دەوڵەتەکانی فەڕەنسا و بەریتانیا یارمەتی رووسیایاندا، بەڵام لەو کاتەدا رووسیا دەوڵەتێکی ئیمپراتۆری و سەرمایەداری بوو، نەکوەک ئێستا دەوڵەتێکی سۆشیالیستی. ئەوەنەی خاوەنی تاقیکردنەوە بوون، ئەیانوت مەبەستی ئینگلیزەکان لەمەدا گوایە یارمەتی رووسیا ئەدەنتەنیا بۆ کات بدنەسەرە. بەو جۆرەی کە فەڕەنسا لە ماوەی شەن هەفتەیەکدا لە ناوچوو، رووسیەش هەر بەو جۆرە لە ماوەی کەمدا لە ناو بچێت و دوایی بڵێن تاکو ئێمە کەلوپەل و ئازوخە و چەک و تەقەمەنیمان لەسەر کەشتەکان بار کرد، شەڕەکە تەواو بوو، چونکە ئەوانە وا ئەزانن رووسیا وەکو فەڕەنسا وایە و لە ماوەی 6 هەفتەدا لە ناو بچێت. ئیتر ئەوە نازانن کە خەڵکی ئێمە خەڵکێکی خاوەن تاقیکردنەوە و خۆڕاگرن. ئێمەش تاقیکردنەوەکانمان کەم بوو، نەمان ئەزانی چۆن بیر بکەینەوە، بەڵام ئەگەر بمان زانیایە دەوڵەتی بەریتانیا کاروانی دەریایی بۆ بەندەری مومارنسک ناردووە و خەریکی داگرتنین، هیوامان بەرزتر ئەبووە. یەکێکی تر لەو ڕووداوەی گرنگانەی کە ئێمە ئاگاداری نەبووین ئەوە بوو دەوڵەتی ئەمریکا تێکەڵاوی شەڕەکە بوو.
دەوڵەتی ئەمریکا لە مانجی کانونی یەکەمی ساڵی 1940دا لە دواوە پەلاماری بەندەری پرینگ هاربوری لەلایەن ژاپۆنەوە لە ئۆقیانوسی ئارامدا و نقمکردنی چەندان کەشتی ئەمریکایی لەناو بەندەرەدا تێکەڵاوی شەڕەکە بوو. ئێمە نەمان ئەزانی لە یەکەمین جەنگی جیهانیدا چۆنی ئەمریکا بۆ ناو شەڕەکە بووە بەهۆی بەخێرایی سەرکەوتنی بەرەو هاوکارەکان. ئەگەر ئێمە بەو هەواڵەمان بزانیایە ئەمازانی شەڕی نێوان ئەمریکا و ژاپۆن بەمانە هاریکاریکردنەکە لەگەڵ ئێمەدا و ئەم هاریکاریە دەورێکی کاریگەرانی ئەبێت لەبەر ئەوەی ئەمریکا و ئینگلیز هێزی دەریایی زۆریان هەبوو. ئەمڕۆکە من پیاوێکی ئیختیارم و چوومەتە ساڵەوە ئاگام لەباری چۆنیەتی دەرەوە واتە دەرەوەی وڵات هەیە. ئەوە ئەزانم کە لەو کاتەدا دەوڵەتی ئەمریکا و ئینگلیز هەرچەند هێزی دەریاییان زۆر بەهێز بوو نیان ئەتوانی هێزەکانی خۆیان بگرنە دەریای باڵتیک و شارەکەمان لەو گەمارۆدانە ڕزگار بکەن، چونکە شارەکەمان کەوتە کەناری دەریای باڵتیکی ڕۆژهەڵاتی دەریاکەوە. بەڵام لەو کاتەدا هەر بە بیستنی هەواڵی چوونە ناو شەڕی ئەمریکاوە هیوایەکی بەرزمان بە دواڕۆژ پیا کرد. کاتێک دەستنەدەی نان گەشتە 75 گرام لە ڕۆژێکدا سەرمای زستانی ساڵی 1940ش دەستی پێکرد. بەر لەوەی سەرما زۆر بێت خەڵکی شار هەموو دار و درەختەکانی نزیک شاریان سووتاندە بوو بە جۆرێک کە لە کاتی سەرمادا خەڵک هیچ جۆرە سوتەمەنیەک نەبوو. خەڵکی بەناچاری و لەبەر سەرما دەستیان کرد بە سووتاندنی دەرگا و پەنجەرە و کەرەستەی تەختەی ناو ماڵ و لەو کاتەدا بەهۆی سەرما و برسێتیەوە خەڵک ئەمردن. بەر لەوەی هەموو هۆیەکانی ڕۆشتنی لە ناو بچن شەقامەکانی ناو شار وەکو شەوی شەڕیان لێ هاتبوو. بەڵام لە ژووری ماڵەکاندا کەم تا زۆر هەندێک ماڵدا چرا گیرسان. لە زستانی ساڵەکانی 1940 و 1942دا هەموو ماڵەکانی شار بێت شراکەوتن و شەوانە بە تاریکیدا نیشتن. ئەوانەی توانایان هەبوو لە ماڵ ئەچوونە دەرەوە بۆ ئەوەی دەستنەدەی نانی ڕۆژانەیان وەربگرن و ئەوانش کە توانای چوونە دەرەوەیان نەمابوو لە جێگای خۆیان ئەمانەوە تا ئەو کاتەی لە برسا ئەمردن. هەموو دووکان و کارخانە و فابریقە و دەستگا دامەزراوەکانی دەوڵەت داخرابوون، چونکە برسێتی ماوەی ئەوەی نادا کەسێک بتوانێت بەکارێکەوە خەریک بێت و کارێک بکات. هەرکەس لە شار بۆ خۆی ئەژیا و هەوڵی ئەوەی ئەدا لەسەر ماو برسێتیدا نەمرێت. لەسەر شەقامەکان خامۆش بوون، شوێنە گشتەکان بێناز بوون. ئەو کەسانەی لەسەر ڕۆخی شەقامەکە لە برسا یان لە سەرمایە بمردنایە کەسێک بەهانا و هاواریانەوە ناچوو. هەرکەس لە دانیشتوانی شار دوو ئەرچی گەورەی لە ئەستۆدا بوو. یەکەم خۆی بەخێو بکات و دووەم شان بەشانی ئەو خۆ بەخێوکردنش ئەرکی نیشتیمانی و پاراستنی شارەکە بەڕێوە ببات. زۆربەی ئەو کەسانەی لە ژوورەکانە ئەمردن ژنیان پیا و هەر یەکە لەسەر پارچە کاغەزێک شتێکیان ئەنووسی بۆ ئەوەی دواڕۆژیان نەوەی داهاتویان لێیان تێبگەن. هەرکەس لە ماڵ ئەهاتە دەرەوە حەزی ئەکرد بمرێت و ئیتر نەگەڕێتەوە بۆ ماڵەوە. خەڵک حەزیان ئەکرد لە دەرەوە لەبەر ڕووناکیدا بەورن نەک لە ژوورەوە لەبەر تاریکیدا بژین. ژیان ئەو بەها پیرۆزی نەمابوو کە مرۆڤ بۆی تێبکۆشێ. شەقامەکانی شار لە زستانی 1941 و 1942دا مردو ڕێژ کرابوون. لە 15 ڕۆژی یەکەمی مانگی کانونی دووەمی ساڵی 1942دا هەر ڕۆژە و 15,000 کەس و لە 15 ڕۆژی دووەمدا هەر ڕۆژی 30,000 کەس لەبەر سەرما و برسێتی و نەخۆشی ئەمردن. لاشەی ئەو 30,000ی ئەمڕۆکە لە دەرەوەی ماڵەکان و لەسەر شەقامەکان ئەمردن هەرەکو خۆیان ئەمانەوە و ڕۆژی دواتر واتە بۆ سبەینێ 30,000ی تر ئەمردن بەسەریانە. لاشەی مردۆکان وەکو پەڵەیەکی ڕەش لەسەر ڕۆخی شەقامەکان ئەمانەوە تاکو بەفر ئەباری و دایانی ئەپۆشی. دوای ئەوە چینێکی تر سەر لە نوێ لەسەر بەفرەکە ئەمردن. هیچ کەس بیری لەوە ناکردەوە لاشەی مردۆکان کۆ بکاتەوە و بیان باتە دەرەوەی شار و بیان شارێتەوە، چونکە کەس توانای ئەم کاری نەبوو. هیچ کەس بیری لەوە ناکردەوە کە بەهار هات هەوا گەرمی کرد بەفر و سەهۆڵەکە توانەوە ئەم سەدان هەزار لاشەی مردووە بگرە زیاتریش چۆن بۆگەن ئەکەن و ئەبنەهۆی بڵاوبوونەوەی هەزار جۆر نەخۆشی. لەبەر ئەوەی کەس هیوای ئەوەی نەمابوو تاکو بەهار دێت بژی و لەسەر ماو برسان نەمرێ. ڕووداوێکی سیر ڕۆژێک بەسەر شەقامەکان داڕۆشتم. دوو کابرای بە ساڵاچوی ئیختیارم دی لە کەناری شەقامەکە دانیشت بوون. هەر یەکەیان چەقخۆیەک و خەریکی بڕینی قاچی ئەوی تریان بوو، چونکە هەردووکیان سەرما بردبوونی لەبەر ئەوەی هیوایان بە دکتۆر و
دەوا و دەرمان نەمابوو چونکە نەبوون ئەیانویست بەم هۆیەوە چەند ڕۆژێکی تر بژین بەڵام خەڵکی کە دەست و قاچی سەرما ئەی بردن ئەیان بڕی چونکە نەیان نەزانی بڕینی دەست و قاچیان لە مردن ڕزگاریان ناکات ئەوانش ئەیانویست بمرن و لەو ژیانە مەینەتیەوە ڕزگاریان بێت دیمەنێکی ناخۆش شوێنێک کە وەکو کوشتارگەوا بوو مرۆڤ سڵی لێیە کردەوە بەردەم نانەوەخانەیەک بوو ڕۆژانە خەڵک بۆ گرتنی دەستنەدەی ڕۆژانەی نانی خۆیان چەند سەعاتێک لەو بەرسەرمایەدا هەوەستان لە ناکاو ئەکەوتن بەسەر یەکداوە مردن ئەوانەی کە لە بەردەم ئەو نانەوەخانەوە ئێدا ئەکەوتن لە برسان و ئەمردن هەر لەوێدا ئەمانەوە بۆ سبەینی خەڵکی لاشەکانیان پێکوت ئەکردن